بەنای خۆی گەورە میێرەبان من هێرش نزبەدین سعید ناسراوە با هێرش هەسنانی لەدایک بۆی ساڵ 1970 گوندی هەستانم لە ئێستا دانیشتووی گەڕێکی سەرچاوی دیانام لە ئیداری سەر بەخۆی سۆران و خێنزاندارم و خاوەنی دوو منداڵم من لە تەمەندێدە ساڵیەوە بەهۆی نەخۆشیەکەوە نەخۆشی سەرێشە چاوەکانم لەدەستدان بەڵام لە دەستدانی چاوەکانم نەبووە ڕێگر لە بەردەم گەشەکردنی بەهرەتوانەکانم چکە من هەمیشە پشتم بەخوای گەورە بەستیوە و هەمیشەش بیرم لەوە کردوتەوە کە خوای گەورە ئەگەر دەرگایەک لە مرۆڤدا بخات دەیان و سەدان دەرگایتری بەڕواڵە دەکات بۆیە هەر لە سەرتاوە من دەستم پێکرد بە دوای بەهرەتوانەکانی خۆم گەڕام چەندین بەهرەتوانم تاقیکردنەوە وەکو مۆسیقا وەکو داف وەکو شەعر وەکو سرود گوتن وەکو بەشداریکردنی مەولودەکان وەکو قورئان خوێندن وەکو پێشکەشکردنی سیمینارات و بەشداریکردنی خوڵ و کاری ڕاگەیاندن و ئیشکردن لە کۆمەڵە وەرخراوەکان تا 2000 بیرۆکەی ئەوم بۆ هات کە ئەو ئەزمونەی من وەرم گرتووە هەم بەخۆی بەوەی کە من خاوەن پێداویستی تایبەتیم و هەمیش بەوەی کە ئەزمونێکم وەرگرتووە لە ژیانی خاوەن پێداویست تایبەتیم بیرم لەوە کردەوە کە کتێبێک بنووسم بۆ خاوەن پێداویست تایبەتیەکان بەڵام بەنێو پیشانگاکاندا گەڕام پیشانگای نێودەوڵەتی کتێب لە هەولێر و سلێمانیا پرسیاری کتابێکم کرد کە بۆ خاوەن پێداویستی تایبەتیەکان نووسرابێ کتاب هەبوو کە بۆ زۆرێک لە خاوەن پێداویست تایبەتیەکان نووسرا بۆ وەکو ئۆتیزم وەکو نابینا یان بۆ زۆرەکانی تر بەڵام کتابێکم دەست نەکەوت وەکو ئەو کتابێکی ئێستا نووسیومە بۆ هەر 12 جۆرەکانی خاوەن پێداویست تایبەتیەکان نووسرابن چونکە من لەو کتێبەدا باسم لە جۆرەکان کردووە جا من لە 2023ەوە دەستم بە نووسینی کتێبەکە کرد بێگومان بۆ نابینا نووسین قورسە لەوانەیە کاری ڕاگەیاندن وەکو پێشکەشکارۆشتانە تۆزێک ئاسان بێ بەڵام بۆ نابینا کاری نووسین قورسە هەرچەندە من خۆم لە کارە قورسەکانیشدا بوون منە پەیامنێری ڕاستەوخۆی جەنگ بووم لە شەڕی داعش و پێشمەرگەدا و کاری قورسیشم کردووە بەڵام کاری نووسین بەڕاستی ناکرا بۆیە من بیرم لەوە کردووە کە نزیکترین هاوڕێم لەگەڵ ما بێ کاک عەبدوڵڵا هەسنانی وەکو لە کتێبەکەش ئاماژەم پێداوە لەگەڵ کاک زەید کە لە بەشێکی نووسین و پێداچوونەوە و لەگەڵ کاک ئاری یاران ئەوانە هاوکارم بوون بە تایبەتیش کاک عەبدوڵڵا کە شەو ڕۆژ لەگەڵم بوو تا کتابەکەمان دەنووسی چۆنمان دەنووسی من کتابەکەم دەگوت و ئەویش دەینووسی جا دواتر تعدیلمان دەکردەوە گەر شوێنێکمان پێ باش نەبا یان زیادە ڕۆیمان لە وشەیە کرد با لە ڕستەیەکدا یان زانیاریمان کە زیاتر وەردەکرد وشەکەمان ئاڵوگ وەردەکرد بەو شێوازە کتابەکەمان نووسی نزیکەی 2 ساڵ سەرخاڵی نووسینی کتابەکە بووم لەبەرەوەی کاک عەبدوڵڵا چووە کۆلێژی سەربازی ماوەیەک لێکدا بڕین دوایش لەگەڵ کاک زەید ئەوەی مابووتەوەمان کرد دواتر دیسان دەستمان پێکردەوە توانیمان سواز بۆ خوای گەورە کە لە ڕێ بەڕێوەبەراتی ڕاگەیاندن و چاپ و بڵاوکردنەوەی سۆران لە چاپی بدەین و لە نوۆی چاریش بەشداری پێشانگای نێودەوڵەتی کتێبی کرد لە هەولێر دەمەوێت باس لەوەش بکەم کە ئەو کتێبە جگەلەوەی کە بە نووسین پێشکەش کراوە لە ڕێ مامۆستا ئازاد ئۆمەراوەی بەڕاستی جێ دەستخۆشیە کە بە خۆبەخشی کاری دەنج بۆ کردومە و کتێبەکەم بە دەنجش ئێستا هەم لە بازارەکان و هەمیش لە کتێب فرۆشەکان هەیە بە سیدی کە هەموو کتێبەکە بە دەنج زوڵالی خۆی خوێندوێتەوە کە بۆ نابینانش ئەمە کارێکی ئاسانتر بوو بەڕاستی بۆ ئەوانەی کە نابینان یان نەخوێندەوارن یان ئەوانەی هەواداری جۆگرتنن بەڕاستی ئەوانش پێیان خۆش بکە بەدەنگ هەبێ بەڵام دەنجی وا زوڵال دەست ناکەوت بۆی مامۆستا ئازادەوە ئەرکەی خستە سەرشانی خۆی دەستخۆشی لێکەمەوەمش هاوکاریش ترا و دەمەوێت لێرانەدا سوپاسی ئەو کەسانش بکەم کە هاوکارم بوون مامۆستا ئاری یاران مامۆستا عەبدوڵڵا هەسنانی و مامۆستا زەید و مامۆستا ئەرسەلان ئالانی کە لە دیزاینی بەرگامە هاوکارم بوو و کاک سەلیم کاک هەواڵ کاوانی و ئەستافی بەڕێوەبەراتی ڕاگەیاندن و چاپ و بڵاوکردنەوەی سۆران کە هاوکارم بوون لە چاپدانی کتێبەکە و لە بڵاوکردنەوەی و لە ناساندنی کە وەکو گوتم ئەمە کتێبێکی دەگمەنە لە ئەدەبیاتی کوردیدا چونکە تا ئێستا کتێبی وانە نووسراوە ئەکرێ زیاتر خوێنەران ئاشنا بن بەو کتێبە بۆی زیاتر بە جیهانی مرۆڤ خاوەن پێداویستی تایبەتیەکان ئاشنا بن و زیاتر تەعامل و هەڵسوکەوتیان لەگەڵ بکەن چونکە ڕۆژانە وەکو لە کتێبەکەش ئاماژەم پێداوە خاوەن پێداویستی تایبەتیەکان مرۆڤن و هەر مرۆڤیش دەبن بە خاوەن پێداویستی تایبەتی ڕۆژانە بەرکەوتە دروستە بێت لە ناوە ساغ و خاوەن پێداویستی تایبەتیەکان چونکە هەردووچیان لە جیهانی مرۆڤایەتیدا دەژین بۆیە ئەکرێ کە ئەم کتێبە بخوێنەوە زیاتر ئاشنا بن بە ژیانی ئەوان و بۆی بتوانن چۆن مامەڵەیان لەگەڵ بکەین.
خاوەن پێداویستە تایبەتەکان بە خۆیان گەنجینەیەکەن هەر مرۆڤ بە خۆی گەنجینەیەکە خوا هیچ مرۆڤێکی بێسوود دروست نەکردووە بەڵام دەبێت مرۆڤ بە دوای بەهر و توانەکانی خۆی دابگەڕێ خاوەن پێداویستی تایبەتەکانیش لەبەرەوەی کە زۆر جار بینایی لە دەست دەدەن زاکرەیان هۆشیان زۆر بەقووە دەبێت دەتوانن کە شتی زیاتر کۆبکەنەوە و ئەوانە تریش کە پارچەیەک لە دەستا لە دەست دەدەن زۆر هێز و توانایان زیاد دەبێت جا بۆیە ئەگەر هاوکاری خاوەن پێداویستی تایبەتەکان بکرێت بەڵێ دەتوانن لەسەر زەمبوارەکاندا خزمەتی کۆمەلگا و مرۆڤایەتی بکە من وەکو تاک وەکو شەقس وەکو دەوروبەر بەڕاستی زۆر ڕازیم لە مرۆڤە ساکان بۆ ئەوەی کە هاوکاری خاوەن پێداویستی تایبەتەکان دەکەن بەڵام گرینگە جیهاتی پەیوەندیدار لایەنە پەیوەندیدارەکان ئەوانەی کە بە مادی و معنەوی لە دەستیان دێ ئەوانە زیاتر هاوکار بن بۆی ئەوانش بتوانن کە هەسپی خۆیان تاودەن لە مەیدانی خزمەتکردنی کۆمەلگا و مرۆڤایەتی